سیانزە ساڵ بەسەر لە سێدارەدانی سەدام حسێن سەرۆکی ڕژێمی پێشووی بەعەز تێدەپەڕێت و لە ئێستادا ڕۆژانە وەک نمونەیەکی زیندوی پشڕانی پەتی ستەمکاری لە ئەستوریدا ناوی دەهێنرێت و ئامۆژگاری سەرکردە و دەسەڵاتدارە ستەمکارەکانی پێدەکرێت. بەرەبەیانی سی کانون یەکەمی ساڵی 2006 کە هاوکات یەکەم ڕۆژی جەژنی قوربان بوو، هێز ئەمریکیەکان بە ئامادەبوونی چەندین کەس لە دادوەر و نوێنەری پێکاتە جیاوازەکان بە تایبەت شیعە لە بەغدای پایتەخت لە بینای ئەمنی پێشوو لە کازمیە بڕیاری لە سێدارەدانی سەدام حسێن جێبەجێکرا. پێشتر و لە 13 ئەیلولی ساڵی 2023 و لە ئۆپەراسیۆنێکدا بە ناوی ئۆپەراسیۆنی گزنگی سوور، هێز ئەمریکیەکان سەدام حسێنیان دوای گەڕانێکی زۆر لە ژێرزەمینی باخێکدا لە نزیک شاری تکری دەستگیر کردو وەک یەکێک لە گرنگترین دەستکەوتەکانی پرۆسەی داگیرکردنی عێراق هەواڵی دەستگیرکردنەکەیان بڵاو کردەوە. دواتر پرۆسی دادگایکردنی سەدام حسێن و کەسان نزیکە دەسەڵاتدارەکانی دەستی پێکردو پرۆسەکە 41 دانیشتنی دادگای خایاند. ڕزگار محەممەد ئەمین کە دادوەرێکی کووردا یەکەم دادوەر بوو کە سەدام حسێنی دادگایی کرد، لە دوای ئەو چەند دادوەرێکی دیکە پرۆسەکەیان بەڕێوە برد. دواترینیان دادوەر ڕەوف ڕەشید بوو کە هەر ئەویش لە سەر دۆسیەی دووجێیل و ئەمفال و کیمیابارانی کورد و چەندین تاوانی دیکە بڕیاری لە سێدارەدانی بەسەر سەدامدا سەپاند. قررت المحكمة الحكم على المدان صدام حسين المجيد لە 5 تشرینی دووەمی ساڵی 2006 پاش بەڕێوەچوونی دانیشتنی دادگا لە دادگای باڵای تاوانەکان لە عێراق بڕیاری لە سێدارەدانی سەدام حسێن و بەرزان تکریتی و ئاوات بەندەری خوێندرایەوە و سەرنجام لە 30 کانونی یەکەمی ساڵی 2006دا بە بەرچاوی ڕاگەیاندنەکانەوە و پاش خوێندنەوەی حکومەکەی بڕیاری لە سێدارەدانی سەدام جێبەجێ کرا. دواتر هێزەکانی ئەمریکا تەرمی سەدام حسێنیان ڕادستی عەشیرەتەکەی کردەوە. ئەوانیش لا گوندی ئۆجەی سەر بە ئاشاری تکریتی ناوەندی پارێزگای سەلاحەدین تەرمەکەیان بە خاک سپارد. بە ماوەیەکی کەم و پاش بە خاک سپاردنی گۆڕی سەدام بوو با یەکێک لەو شوێنانی زۆرترین سەردانی کاری هەبوو. دواترەوە بڵاوکرایەوە چەکدارانی داعش گۆڕەکەیان هەڵداوەتەوە و تەرمەکەیان بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە. پێش لە سێدارەدانی هەردوو کوڕەکەی سەدام، عودەی و قسەی پاش ئەنجامدانێکی پێکدادانێکی شەش کاتژمێری لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان لە یەکێک لاگەڕەکەکانی شاری مووسڵ پێکەوە کوژران و تەرمەکەیان لە شوێنێکی نەزانرا و بە خاک سپێردران. موفەق ڕوبەیعی یەکێک بوو لەو کەسایەتە عێراقیانەی کە ئامادەی پرۆسی لە سێدارەدانی سەدام بووە و لە چاوپێکەوتنێکدا دەڵێت ئەو تەختەی ژێرقاشی سەدام حسێنی لا بردووە و دواتریش ئەو پەتەی کە سەدامی پێ لە سێدارە درا وەک یادگاریەک لە لای خۆی هەڵی گرتووە. ئەو دادوەری کە بڕیاری لە سێدارەدانی بەسەر سەدامدا سەپان لە چاوپێکەوتنێکدا دەڵێت براوەی یەکەم لە سێدارەدانی سەدام دادپەروەریە. دادوەر ڕەوف ڕەشید باس لەوەش دەکات دادگایەکە 41 دانیشتنی خایاندووە تا دانیشتنی چلەمین و دانانی بۆ وردبینی لەلایەن دەستە و هەتا داواکاری گشتی و پارێزەرەکان سەرنجی خۆیان خوێندەوە. 5 ڕۆژ لەگەڵ ئەندامەکان لە لێکۆڵینەوە بەراوردی داواکەدا بوون چونکە دەستەیەکی 5 کەسی بوون و تا ئەو ساتی بۆ وردبینی دانرا وردبینی تەواو بووە نەیانزانیوە چ حکمێک بۆ سەدام حسێن دەردەچێت. لە ئێستادا لە سێدارەدانی سەدام کە یەکێک بوو لە دیکتاتۆرترین و خوێنڕێشترین سەرکردەکان وەک پندێک بۆ سەرنجامی ستەمکاری باز دەکرێت. لەو چوارچێوەیەدا ڕابەری باڵای شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران لە ساڵیادی 13 ساڵی لە سێدارەدانی سەدام داوتی هەرکە زوا بیر دەکاتەوە کە دەسەڵاتەکەی دوایی نایەت ئەوە باسیری سەدام کات. ئایەتوڵڵا عەلی خامنەی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی کۆماری ئیسلامی ئێران لە یادی 13 ساڵی لە سێدارەدانی سەدام حسێن سەرۆک کۆماری پێشووتری عێراق لە تویتێکدا لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر نووسیوێتی کێوا دەزانێت دەسەڵاتەکەی تا هەتایی دەبێت با سەیری سەدام حسێن و محەممەد ڕەزا پەهلەوی کۆ تا شارە ڕژێمی شاهانەی ئێران و یەکێتی سۆڤێت بکات. عەلی خامنەی نووسیویشێتی ببینن چۆن توانە لاواز و پوچەکان تەنها بیرۆکەیەکە و خوددا بەهێزی خۆی بە شێوەیەکەم دەسەڵاتە پوچ و لاوازانە لەناو دەبات وەک ئەوەی هەر لەم جیهانەدا نەبوو بن.